بە تایبەتی بە بەشی کاسکی گەنم پێی دەگوترێت کالامی. زۆر سەرنجڕاکێش. بە بەشی کاسک یان کاسکی گەنم پێی دەگوترێت کالامی. واتە قامیشی ئاوەنە. بەمەش پێی دەگوترێت کالامی. بەمەش پێی دەگوترێت کالامی. ئێمە بەمە چی دەڵێین؟ ئێمە ئەوەی کە بۆ ئاژەڵ ورد کراوە پێی دەڵێین کە. وەکو یەکن. ئێمە هێشتا زیاتر دەکۆڵینەوە. ئێمە کەمێک زیاتر تەماشای دەکەین. و هەمان بیر و باوەڕ. کتێبی دیکەش پشتڕاست دەکەنەوە. بۆ نمونە هۆفمانی ئاڵمانی ئەم کتێبە. هۆفمان نزیکەی هەمان شت دەڵێت. دەڵێ کالامۆس، کالامی، بەتایبەتی کاسکی گەنمە، ستێلێهۆستوسی تو، ئاکیرۆن و کاواتای دێت. ئەرێ بە یۆنانی. تەنیا بۆ کاسکی گەنم نەدەگوترا. بۆ کایش کالامی دەگوترا. ئێمەش چی دەڵێین؟ ئێمە کا دەڵێین. هاوشێوەیەک لە دەنگ و واتادا 100% هەیە. ئایا بۆچی هەردوو لا بە یەکجار کایان وت؟ بۆ نمونە بە کوردیش کالان هەیە. هەم کالان هەیە، هەم کەلەم. کەلەم هەیە. هەردووکیان لە هەمان ڕیشەن. هەروەها گۆڕانی دەنگەکانی دینی نێوەند پێشتر ئاوا دەنووسرا. ئاوا دەنووسرا. ئەم کالام یان کەلەم هەمانە. گرنگەکە هێزە واتە بنکەی وشە. دەنگ ئەمەیە. بنکە ئەمەیە. ئێسکەی وشە ئەمەیە. و لەم وشەی کالامەوە با کەمێک بگەڕێینەوە. ئێمە گەنم لە کێڵگەوە دەدورینەوە. لە کێڵگەدا دەدورینەوە. و دواتر دەچین و کۆ دەکەینەوە. لە شوێنی دوورینەوەدا پارچە بڕاوەکان بەشە بچووکەکەی لە خاکدا دەمێنێتەوە. لە پێی مرۆڤدا تێچڵەکێت. لە دەستیشدا تێچڵەکێت. هەروەها لە خەرماندا من خەرمانم کرد بەڵام پارچەی کایەک نەکەوتە چاومەوە. ئاوا ناگوترێ. ئەوەی ئاوا دەڵێ درۆ دەکات. تۆ چووی هەموو کێڵگەکە دووریوەتەوە. بڕین و تێچڵەکان نەبوون. پێیت بەڕاستی تێیدا نەچڵەکە؟ وەک ئەمڕۆ ئەگەرە کە پێڵاوی باش نەبوون. تەنانەت شت دێتە بیرم. خێزانەکەم، دایکم، باوکم، کاتێک گەنم دوورایەوە، مامەکانم، خاڵەکانیشم. ئێمە لە ناوەوەی کێڵگەی گەنمدا بە پێخواست دەگەڕاین. پێمان تێچڵەکە. دەگریاین دەهاتن باوەشمان لێ دەکرد. دەرمان دەهێنا. واتە لە شوێنی دوورینەوەدا بە پێ ناڕۆیت. چونکە لە پێیدا تێچڵەکێت. ئەرێ تایبەتمەندی چڵەکانی هەیە. تایبەتمەندی چڵەکان هەیە. و با کتێبێک بکەینەوە. بۆ نمونە با هۆفمان بکەینەوە. ئێمە لێی دەڕوانین ئاوا نووسیوێتی. کارفی، کارفۆز دەڵێ. دەڵێ کارفۆز شتی تەنگ. تیژ. پارچەی دارە. پارچەی کایە. شتێکی زۆر سەرنجڕاکێش. واتە هەموو شتێکی وەک چۆپ و بزمار. شتی تیژی کە دەچڵەکێت. بە یۆنانی ئێمە کارفی پێدەڵێین. کارف. واتە دیسان لە سەرەتا کا هەیە. و دەڵێ ئەمە پارچەی کایە. ئەرێ لە پارچەی کای کە دەچڵەکێتەوە. ئێمە لێرە وشەی بزمارمان دەرهێناوە. ئەم کارفی هێدی بە یۆنانی کارفی خوێندرایەوە بە واتای بزمار. کەرپیتنیش لێرەوە دێت. بە واتای ئەوەی بزمار ڕادەکێشێ.
کەرپیتن واتە ئەوەی بزمار ڕادەکێشێ و لەبەر ئەوەی ئەمە زۆر ڕەقە مرۆڤ سەری ئەم کالامەی تیژ کرد و بۆ چڵەکاندن بەکاری هێنا هەر بۆیە پێی گوترا کاماکی واتە هیچ بکین دێت بۆ چڵەکاندن بەکاردەهات و ئەمڕۆ لە یۆنانیستان ئەگەر ئێوە بچنە چێشتخانەیەک و شیش کەباب وەربگرن کەباب بۆ ئێوە دەهێنن بەڵام شیش یان بسکەی ئەوە ئەمەیە لەمە دروست دەکرێت بسکەی کەباب ئەمەیە ئەمە چییە؟ پارچەیەکە لەم قامیشە سیر بکەن سوتاوە چونکە پێی نووشداوە سەری تیژە و زۆر ڕەقە ئەرێ لە وشەی کالام لە وشەی کارفی واتە بزمار لێرەوەش وشەی بستک دەرکەوتووە واتە لە یۆنانیستان کاتێک بڵێ من شیش کەبابم دەوێ دەڵێ بۆم کالامی بهێنن کالامی شوێنی ئەم کایەی لێی دێت لە کالام کە لەمەوە دێت باشە دوای ئەوەی مرۆڤ گەنمی دووریوەتەوە ئەمە دەهێنن دەبەن لە ئاخور دایدەنێن لە ئەشکەوتێک دایدەنێن لە شوێنێک دایدەنێن ناوی ئەو شوێنەی کاتێیدا دادەنرێت کادینە بە کوردی کادین و دوای ئەوەی ئەمانە هاتن لە کادیندا دانران چیتر لە سەمبێڵ جودا کرا تایبەتمەندی ئەو شتەی لە کادیندایە چییە؟ بەشی کاسکی گەنم پارچە پارچە کراون بۆ خواردنی ئاژەڵ دایدەنێت لە شوێنێک تایبەتمەندی چییە؟ زۆر ڕەقە دەچڵەکێت واتە کاتێک ئەمە دەچڵەکێت کاتێک پارچەیەکی ئەمە دەچڵەکێت ئەرێ ئەمە بزمارێکە ئەرێ وشەی کامایش لێرەوە دێت کاما ئەو کایەی لەسەر کێڵگە ماوەتەوە ناوی کایە کامە چونکە لە پێماندا دەچڵەکێت ئەرێ لە بەشی لەسەر کێڵگە ماوەتەوە ئێمە دەتوانین وشەی کاما بدۆزینەوە بە یۆنانیش کاماکی هەیە کاماکی واتای زبکین دێت واتە لەبەر ئەوەی ئەمە لە پێمدا دەچڵەکێت با سەری ئەم قامیشی ئاوە بچووک بکەم و وەک زبکین بەکاری بهێنم لەبەر ئەوە وشەی کاماکی دەرکەوتووە ئەمڕۆ وشەی کاما وەک چەقۆ ڕیشەی لەوێوە دێت ئێستا تایبەتمەندی چی بوو؟ یەک دەدرێت بە ئاژەڵ دوو زۆر ڕەقە باشە ڕووەکێکی دیکە هەیە کە بە ئاژەڵی دەدەن و ڕەقیشە بۆ نمونە لە دێرسم لە هاویندا هەموو کەس پەژیم دەبڕن پەژیم دەهێنێت وەک کۆمەڵ دایدەنێت گەڵای لایەنی ناوەوە ڕەگی لایەنی دەرەوە گەڵا دەچنە لای ناوەوە لقەکانی دەردەکەونە دەرەوە و گردێک بە دەوریدا دروست دەکەن لە زستاندا چی دەکەن؟ لق بە لق دەرئەهێنن دەدەن بە ئاژەڵ دوای ئەوەی ئاژەڵ ئەمە دەخوات بەشی ڕەقی ماوەتەوە واتە بەشی پەرژنگی دار بۆ سوتاندن بەکاردێت بۆ ئاگر بەکاردێت ئێستا دوو تایبەتمەندی هەیە یەک خۆراکی ئاژەڵە دوو زۆر ڕەقە ئەرێ هۆکاری ئەوەی ئێمە بە دارستانی بەڕوو کەلەم دەڵێین ئەمەیە کالامە کالام کەلەم لە یەک ڕیشە لە یۆنانیستان لە یۆنانی پێش زاینی ساڵی 400 ئەگەر پارچەیەکی داری ڕەق و تیژ بێت ناوی کالامیە ناویشی کەلەمە ئەمڕۆژ کەلەم دەگوترێ واتە ئەو شتەی ئەمڕۆ بە بزماری ئاسنی دار پێی ڕادەکێشرێت پێشتر بزماری ئاسن نەبوو بزماری ئاسنی زۆر دواتر هاتووە
واتە لە دەوروبەری سەدەی نۆی پاش زاین بۆ نمونە بزماری ئەسپ دەستی پێکرد دروست بکرێت. بزماری ئەسپ دروست کرا. پێشتر نەبوو. وەک بزمار پارچە دارە بچووکەکان بەکاردەهاتن. پچیک ئێمە دەڵێین. بە کوردی ناوی بچیکە. چونکە ئێمە لە تیژیەکەی گرتومانە. بچی واتای تیژی دێت. بەڵام یۆنانیەکان لە کاسکی گەنم و لە قامیشی ئاو وشەی کالامیان دەرهێنا. کەلەمیان وت لە ساڵی 400 پێش زاین نووسراوە. هەروەها ئەوەی نووسیەتی کەسێکە ئێمە دەیناسین. ئەوەی تێپەڕینی دەهەزارانی لە کوردستانەوە نووسی زێنۆفۆنە. وتی بزمار بە بزمار ڕادەکێشرێ. بەڵام ئاوای وت پارچەی داری کە ئێمە وەک بزمار بەکاری دەهێنین واتە کالام بە کالام ڕادەکێشرێت. ئاوای وت ئەرێ وشەی کاما لێرەوە دێت. وشەی کاما لێرەوە دێت. وشەی کەلەمیش لێرەوە دێت. بە کوردی کە کەلەم و کالام وەک یەکن فەرهەنگی 1874 فەرەنسی کوردی. ئێوە ئێستا بەرگەکەی دەبینن. لە فەرهەنگی تورکیش ئێمە دەتوانین بدۆزینەوە. باشە ئایا لەمڕۆکە سەلیک دروست دەکرا؟ بێگومان لەمڕۆکە سەلیک دروست دەکرا. لەمڕۆکە حەسیر دروست دەکرا. جۆرەکانی هەیە. بۆ نمونە جۆرێک بە ناوی هەزاران هەیە. بەمە تۆ شوێنی شاردنەوە دروست دەکەی وەک مەفرەش بۆ لەسەر زەوی ڕاخستن. تەنانەت لە ناو بالیشتیشدا دەنرا. بەڵام لەمڕۆکە بەشی بڕاوەکەی. هەروەها شت هەیە کە دەخرێتە ناو حەبر و مرەکەبەوە و پێی دەنووسرێت. کەلەمی نووسین دروست دەکرێت. ئێمە چی دەڵێین؟ ناوی کالامە. ئەرێ وشەی قەلەمیش لەوێوە دێت. بۆ نمونە بە عەرەبی قەلەم قەلەم قەلەم. ئەمەیە. ئەمەیە. بۆچی؟ لە سەرەتادا پێی دەنووسرا. پێی گوترا قەلەم. لە کالامیەوە دێت. و دواتر کاتێک قەلەمی ڕەساس دروست کرا ناویشی بوو قەلەم. ئەرێ وشەی کالام بە. وشەی کالام بە. وشەی کاما لە هەمان ڕیشان. وشەی کارفیش واتە بزماری یۆنانی دیسان لەوێوە دێت. هەروەها کاتێک ئێمە کەرپیتن دەڵێین ئەم کارە دیسان لە کالام دێت. واتە کارفی. کەرپیتن وشەی یۆنانی. کالاماکی واتە کاسکی شیش کەباب لەوێوە دێت. هەروەها ئەگەرە شتێک کە بە تورکی پەتی پێی دەگوترێت. بۆ نمونە بۆ خواردنەوەی ئاو کۆلا شتێک کە بەکاردێت هەیە. یەک پەتی پایپێت. شتە بە ناوی پایپێت هەیە. بۆڕیەکی پلاستیکە. ئەمەیە. ئەمە دادەنێیتە ناو شتەکە و دەیخۆیتەوە. ناوی بە یۆنانی کالاماکیە. ئاکی واتای بچووک دێت. کالام واتە ناویشی کالامە. بۆچی؟ هۆکارەکە چییە؟ چونکە سەیر بکەن چەند لە کاسکی گەنم دەچێت. هەردووکیان ناوەوەیان بەتاڵە. هەردووکیان ناوەوەیان بەتاڵە. هەردووکیان بۆ ڕاکێشانن و زێنۆفۆن دەڵێ کە بەم کالامە شەرابیان دەخواردەوە. دەڵێ کە شەرابیان دەخواردەوە. دەڵێ کاتێک لە ئەرمێنیستانەوە تێپەڕی بەمە شەرابی دەخواردەوە. واتە بەڕاستی
بیرەیان دەخواردەوە با بڵێم ڕاستەکە ئەمە بوو دەڵێ کە بیرەیان دەخواردەوە ئاوا دەخەنە ناوەوە و دەیمژن ئەرێ هۆکاری ئەوەی یۆنانیەکان ئەمڕۆ بەمە کالاماکی دەڵێن ئەم کایەی سەرەتایە واتەکە ئێوە دەبینن مرۆڤ بە چاندنی گەنم کللتورێکی گەورەی دروست کردووە زمانەکانی خۆیان چەند دروست کردووە زۆر وشە لەسەر ئەمە تێپەڕیون تەنیا ئەمانە نین بۆ نمونە پارچەیەک کە ماوەتەوە بە تورکیش کالانە کەلەم بە کوردیش بە یۆنانیش کەمێک دواتر هۆکاری ئەمە دەڵێم ئێستا ئەمە پارچایەکی ماوەتەوە بەڵێ دەنگێکی سەرنجڕاکێش دەردێنێ مرۆڤ ئەم دەنگە سەرنجڕاکێشەی ڕێکخستووە هێدی بە خۆی لێی داوە و لەگەڵیدا کاڤاڵی دۆزیوەتەوە کاڤاڵ دیسان لە سەرەتا کا هەیە ئایا وشەی کاڤاڵ لەکوێوە دێت ئەگەر ئێمە بیر بکەینەوە با بچینە لای نووسەری ئاڵمانی هۆفمان و لەوێوە سەیری وشەی کاڤلۆس بکەین و دەڵێ کاڤلۆس کاسکی گەنما و هێدی ئەم کایەون بووە و ئەمە ئامێری مۆسیقایە دەڵێ من بۆ ئێوە بە تورکی خوێندنەوەی دەڵێم دەینووسم بە یۆنانی ئاوا نانووسرێت بەڵام خوێندنەوەی کاڤلۆسە کاڤڵ سەیر بکەن کاڤل و دەڵێ ئەم کاڤلە کاتێک ئەم کەون دەبێ کی سەرەتادا دەکەوێ ئەمڕۆ ئاڤلۆسە واتە بە یۆنانی ئاڤلۆس واتای کاڤاڵ ئەو کاڤاڵەی کە لێی دەدرێت ئاڤلۆس نووسراوە کە کاڤلۆس بە ئاڤلۆسەوە هەمانە و ئێمە دەتوانین ئەمە لە زۆر بەرهەم زۆر کتێبی ڕیشەناسی ئەتمۆلۆجی بدۆزینەوە بۆ نمونە با سەیری ئەم شتە سەرنجڕاکێشە بکەین با سەیری کتێبێکی دیکە بکەین ئەم کتێبە چییە؟ سەیر بکەن هاوڕێیان ئەم کتێبە لە من گەورەترە لە 1953 بڵاو کراوەتەوە چاپخانەی کۆمەڵەی مێژووی تورک ئەنکارا دەڵێ فەرهەنگی یۆنانی تورکی ئێستا لەم فەرهەنگەدا کاڤاڵ لە کالامۆسەوە دێت ئاوا نووسراوە کالام پەڕەی 127 دەڵێ کەلامۆس واتە ئۆس پاشگرە ئەو دادەکەوێت کالام دەمێنێتەوە واتە بە ئەوەی ئێمە کەلەم بە کالام وەک یەکن کەلەم و کالام یەکن لە وشەیەکی 10,000 ساڵدا گۆڕانی دەنگی دینی ناوەند هەرگیز گرنگ نییە ئەمە پشتڕاست ناکات کە لە هەمان ڕیشە نین بەرعەکس ئەگەر کەلەم هەبێت ئەمە نووسراوە و نەگۆڕاوە و هەرگیز نەگۆڕاوە دادەنرێت بۆچی نەگۆڕاوە؟ چونکە زۆر بەکاردێت ئەگەر شتێک زۆر بەکاردێت ناگۆڕێ کەلەم کالام ئێستا لە پەڕەی 127 دا دەڵێ کالام ڕیشەی کاسکی قامیش و کاڤاڵ هەموو بە کالام بە یەکەوە گرەی داوە ئەرێ کالام بە یۆنانی کۆن ڕیشەی قامیش و کاڤاڵ بووە بە لاتینیش کالاموس سەیر بکەن بە لاتینی کە دەخوێنرێتەوە وس ئەم وسە لە هەموو پاشگرە لاتینیەکاندا هەیە بە یۆنانی ئۆسە
بە لاتینی وسە. ئەرێ ئێمە یۆنانیەکە دەنووسین. کالام هەمانە، تەنیا بە لاتینی پاشگرێکی گرتووە. ئێستا بە کوردیش کەلەمە. بنکە ئەمەیە. کەلەم، کالام. ئەرێ وشەی قەلام، وشەی کاما لێرەوە دێن. کای بە کوردی لێرەوە دێت. وشەی کاڤاڵ لێرەوە دێت، چونکە کاڤلۆس. وشەی کاڤلۆس واتای دیکەش هەیە. ئێستا بۆ ئێمە پێویست نییە ئاوا بڵێم. کولموس ناوێکی دیکەش هەیە، هەمانە واتە. کەلامیس، کولموس واتە کا دیسان لە سەرەتادایە. لە ژێرەوەیدا دیسان لە پەڕەی 127 نووسراوە. دەڵێ کالامی واتە ڕیشەی کایە، واتە کەسکی، بەشی دوورینەوەی خاک و ستوون. ئەمە نووسراوە. تایبەتمەندی ئەم کتێبە چییە؟ هاوڕێیان ئەم کتێبە هی کۆمەڵەی مێژووی تورکە و ئەمە موڵکی دەوڵەتە. بۆچی ئاوا؟ سەیر بکەن ئاوا ڕووناکی لێدەنێم. وەک مۆری دینی لەسەر پارە. سەری ئاتاتورک دیار دەبێت ئاوایە. بە سەیری ئاسایی دیار نییە. بە ڕووناکی دیار دەبێت. مۆرێکی دینی هەیە. ڕووناکی. لەسەر ئەمە کام پەڕە دەکەیتەوە؟ کام پەڕە بچی؟ کۆماری تورکیا و مانگ ئەستێرە هەیە. واتای چییە؟ تێگەیشتن دەکرێت. ئەمە موڵکی دەوڵەتە.